بینەرانی عزیز و خۆشەویست ئەم کاتتان باش خۆشحاڵین لە بەرنمەیەکی دیکەی ڕامانەوە لەگەڵ ئێوەی ئازیز بەیەک دەگەینەوە. بەڕێزان هەروەک ئاگادارن بە بەرزبوونەوەی ئاستی گرژی و ئاڵۆزیەکانی نێوان ڕژێمی ئیسلامی ئێران و دەوڵەتی ئەمریکا، ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی و ئێران بە تایبەتی بە ساتەوەختێکی هەستیاردا تێدەپەڕێت. بۆ تاوتێکردنی ئەم بارودۆخەش هاوڕێ فەرشید خەفار نژاتمان لەگەڵدایە بۆ ئەوەی لەم بابەتەوە چەند پرسیارێکی ئاڕاستە بکەین بەو هیوایی کاتوساتێکی بەسوود لەگەڵ بەرنامەکەمان بەسەر ببن. فەرمونون ئێساش بۆ بینینی ئەم بەرنامەیە دەچمە لای هاوڕێ فەرشید. هاوڕێ فەرشید سپاس بۆ بەشداربوون لەم بەرنامەیە. زۆر سپاس، سڵاو ڕێزم هەیە بۆ جەنابەت و هەروەها بۆ هاوکارانت لە تەلەڤیزیونی کۆمەڵا و سڵاو ڕێزم هەیە بۆ هەموو بینەرانی ئەو بەرنامە. فەرموو لە خزمەتەوە. زۆر سپاس دەکەم. بە پرسیار یەکەم دێمە لای بەڕێزت. بارودۆخی ئێران و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی بەهۆی گرژیەکانی نێوان دەوڵەتی ئەمریکا و ئێران تا ڕادەیەک ئیسرائیلیش بە قۆناغێکی هەستیار داتێتە بەڕێت. هەروەک بەڕێزیشان بێگومان ئاگادارن گەڕی دومی دانوستانەکانی ئێران و ئەمریکا بێ ئاکام کۆتایی هات و بە دوای ئەوەدا ئاسی هەڕەشەکان لە هەردوو لاوە زۆر بەرزتر بووتەوە. بە بڕۆی بەڕێستان هۆکاری سەرەکی و بە ئاکام نەگەیشتنی ئەم دانوستانانە چییە؟ هەروەک بێئاگادار بن لە دانوستانەکانی یەکەما بوو ڕۆژێ بەر لەوە قرار بوو کە هەڵبوەشێتەوە، گوا بوو دانوستان ناکرێ و کێشە لە سەر شوێنەکان هەبوو. تاقیکردنەوەی موشکیەکرا لەلایەن ڕژیمی ئیسلامی ئێرانەوە، لەولاوە دوای دانوستانەکان لەلایەن ئەمریکاوە هەڕەشەیەواکرا، ئەوە داوا لە خەڵکیەکرا خەڵکی ئەمریکا لە ئێران بچنە دەرەوە. یعنی پەشێویەکی عەجیب دیار بوو. لەم دانوستانەی دووەمیشە دیسان جۆرێک لەم هەڕەشە و گڕۆشانە هەیە، لەم پەرش و بڵاویە هەیە. ئێوە ئەمە چۆن کۆکەنەوە و ئەگەر لەم باسەوە قسێکمان بۆ بکەن. زۆر سپاس هەروە کە خۆتان ئاماژتان پێکرد. خۆی دانوستانەکان ئەوەی کە مەبەستی ئەمریکایە لەواقع لە شەڕی ساڵی پار شەڕی 12 ڕۆژە ئەو ئاکامانەی کە ئەبوایە ئەمریکا و ئیسرائیل بەدەستیان بهێنایە نیانهێنا و ئەوە بۆ هەموو کەس مسۆگەر بوو. ئەوان ویستیان بەو شەڕە بەو هێرشە 12 ڕۆژە ڕاستە هێزێ لە فەرماندەکانی سوپای پاسداران و هێزێ لە هێزەکانی ڕژیمیان لە ناو برد و هەروەها بەشێ لە هەستەیەکانی ڕژیمیان تێکدا، بەڵام ئەوە ئەو ئامانجانە نەبوو کە خەتەر لەسەر بەتایبەت ئیسرائیل سەبارەت بە جمهوری ئیسلام و هێرشی موشکیەکان و ئەمانە لە لایکەوە، لە لایکیشەوە باسی هەستەیە کە مەترسیکی جەهانیە لەسەر ئەوەی کە ئێران بە مێژووی 47 ساڵی خۆی بە ڕژیمێکی تۆریستی ناسراوە، بە ڕژیمێک ناسراوە کە هەر چەند ساڵ 3 ساڵ لەمەوبەر پرۆکسیەکانی کە بە قەول خۆیان 6 ئەرتەشی پشت سنوورەکانی ئێرانی دروست کرده بوو، مەترسیکی گەورە بوو بۆ منتەقە و ئەوانە هەمووی هێزێکی دروست کردو لە ئێرانە، نەتەنها بۆ ئەمریکا نەتەنها بۆ ئیسرائیل بەڵکە بۆ وڵاتانی هاوپەیمانی ئەمریکا لە منتەقا لە کەنداوە ئەوی شەر خەتەرێکی زۆر گەورە بوو. بۆیە لەم دانوستانە ئەمریکا ئەیەوێ بۆ ئامانجەی کە هەیەتی ئامانجەکەی لاوازکردنی ئێرانە. لاوازکردن بە معنای تەنها ئەوە نییە، لە باری سیاسی و لە باری نێونەتەوەییەوە ئێران لاواز کراوە. هەر لەم مانگەی ڕابردووە ئتحادیەی ئەوروپا وڵات 27 وڵات بە تێک ڕایی سوپای پاسدارانیان لە لیستی ترۆردانا. ڕاستە لەوانەیە بڵن شتێکی وا نییە، بەڵام ئەمە ڕەتفعلێکی سیاسی گەورەیە ئەوروپا بەرامبەر بە ئێران. بەڵام لە هەمان کاتە ئێران لە ماوەی ئەم دەسەڵاتی 47 ساڵەیە هەمیشە هەوڵی داوە لە بواری سەربازی خۆی پتە بکات کە ئەزانین کردوویە. بە قسەی خۆشتان لەم ڕۆژانە موشکێتری تاقی کردوێتەوە کە ئەتوانێت بە پێ قسەی ئەوانەی کە کارشناسن حتا بگاتە لای ئەمریکایش. بۆیە لە ئەم دانوستانە ئەمریکا تازە ناتوانێت پاشە کشێ بکات، ئەبێ بەنەوعێک بە جۆری لە جۆرەکان
یان بە دانوستان یان بە شێوەیە سەربازی بە جۆرێک ئەبێت چۆک بە ئێران دابات. ئەوە بەرحاڵ ئاسان نییە. جمهوری ئیسلامیش خۆی ئەزانێت کە لاوازبوونی لەو بوارە بە هەر ئەنازەی کە لاواز بێت زووتر ها لە لێواری هەڵدێر و نەمانیا. بۆیە هەتکلا ئامانجەکانیان ئەزانن. من یەک ئیشارە بە یەک شتی کۆتا بکەم. هەفتەی پێش ئێران پێشنەهادی دا بە ئەمریکا، پێوا بوو لەو بارەوە ئەتوانێ ئەمریکا قەناعەت پێ بکات کە ساڵەهاست ئێران قساکات دژ ئەمریکا سڵح ناکەین، هەر لەو ڕۆژانە خامنەی تەک ئەمریکا وایە شەیتانی گەورەیە فلان. وتیان بابە ئێمە هیچ قسێکمان نییە ئەمریکا بێت سەرمایە گوزاری بکات لە نەوت و لە گاز و لە پترۆشیمی با ئەویش لەو ساحا ببێت. یعنی مەبەستم ئەوەیە ئەوەندە زەختی بۆ هاتووە کە ئێرانێک کە بە ساڵهای ساڵە بە شعاری دژ بە ئەمریکا وڵاتی ڕاگرتووە لە هیچ شوێنەکانیا کە عەلەمی ئەمریکایان داخز بەسەر یا ئەڕۆیشتن و هەموو ئەوانەیە کە خۆتان باشتر ئەزانن. بەڵام ئێستا لەو کاتا ئەوە معنای هەیە، معنای سیاسی هەیە. ڕژیمی جمهوریەت لەوە تێگەیشتووە ئەمریکا زۆر بۆ ئاسانیە کۆڵ نادات. بۆیە هەر لەم باسا مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا چەند ڕۆژ لەمەوە پێش باسێکی کرد. وتی ئێران وڵاتێکە هەتا ئیستەیش هیچ کاتێک هیچ وڵاتێک نەیتوانیگا لەگەڵ یا بە تەوافقێک بە تەفاهمێک بگات. کورسا جا مەبەستم ئەوەیە ئێران لەم دانوستانە ئەوێت کات بکرێت و ئەوێت نەوعێت خۆی تهدید دەکات. هەروەی کە خامنەی باسی کرد وتی ئەگەر شەڕ دەست پێ بکەن ئێمە مەبەستی وڵاتانی دەوروبەر بوو کە هێزە ئامریکایەکان هەیەن یا ئەتلافی ئەمریکان هێرشیان لەکەین. و بۆیە دانوستانەکان لەو ڕاستە ماوەتەوە. بەڵام خەبەراتی تریش هەیە کە ئێستا کاتتان ناگرم، هەر ئەمڕۆ زۆر بەروباس هەبوو لەو بابەتەوە. بەڵێ هاوڕێ فەرشید وا دەردەکەوێت کە بڵێن ئەمریکا ماوەیەکی دەڵێ دەڕۆژەی داناوە بۆ ئەوەی ئێران وەڵامی خواستەکانی ئەمریکا باتەوە. لاگەری بڵێن ڕێکنەکەوتنی و ڕازینەبوونی کۆماری ئیسلامی ئێران بە ویست و داخوازیەکانی ئەمریکا چی ڕوودەدات و ئەو سیناریۆیانەی چاوەڕوان دەکرێن کامانن لە دوای ئەو ڕێکنەکەوتنە؟ ئەزانی ئەمڕۆ خەبەرێک هات، نازانم خەبەرەکان بەدەستان گەیشت بێت یانە، هەموو ئینەکان بڵاوی کردوتەوە. ئێران ئەمڕۆ داوای لە نەتەوە یەکتوەکان کردووە کە ئەمریکا ئەیەوێ شەڕمان پێ بفرۆشێت و داوای لێ کردووە لەسەر و بابەتە لەگەڵ ئەمریکا بڵین قسە باس بکات یا هەرچی بەهەرحاڵ ئەترازی خۆی ڕاگەیاندووە. ئەوە لەلایکەوە لە لایکی تریشەوە ئەوەیە کە ئەگەر دانوستانەکان نەتوانێت بگا بەو نەتیجەی کە ئەمریکا ئەیەوێت، قەتعەن ئەمریکا ئەو هەموو بەپێ قسەی سەناتۆرەکانی خۆد ئەمریکا ئەو هەموو قسە ئەو هەموو هێزەی کە هێزە سەربازیکە هێناوەتە سەر خەلیج قەتعەن ئەمە ناکرێت بڵێ هەر بۆ هیچ مەبەستێک، یعنی هەر بۆ خۆشی هاتووە. بەڵکە من پێم وایە ئەگەر نەگا بەو نەتیجە لە دانوستانە ئەحتماڵی شەڕی زۆرە، بەڵام من لەو باوەڕام شەڕەکە سنووردارە، وەکو 12 ڕۆژەکە سنووردارە و سنوورداری شەڕەکە ئەگات سەر ئەوە لەوانەیە ئەمریکا هێندە مۆڵی بۆ خۆی دانابێت لە هێندە شوێنە چالاکی ئەسکەری بکات. بەڵام ئەزانین ئەوەیش کە ترامپ ئەم بەحسانەی کە ئەکرگێت قانونێک هەیە لە ئەمریکا ئەگەر قەرارە شەڕ لەگەڵ وڵاتێکا بکرگێت ئەبێت تەئیدی سەنای ئەمریکا لە پشت بێت. بەڵام ئێمە بینیمان لە مەسئلەی مادۆرا ببورن، مادۆرا لە ڤێنزوێلا وەختێ چوون شەڕەکەیان کرد و مادۆرایان گرت، ئەسڵەن سەنای ئەمریکاش خەبەری نەبوو. و ئیمڕۆ دەنگۆی ئەوەیە
بە احتماڵی زۆر من ئەمڕۆ ئەخبارەکانم گوێ ئەدا هەموو باسی ئەوە ئەکەن کە لە کۆتایی ئەم هەفتە احتماڵی زۆر هەیە کە ئەمریکا هێرش بکاتە سەر ئێران و هەر بەو بۆ نەیشەوە کە ئێران ئەو داوایە لە نەتەوە یەکگرتوەکان کردووە کە بەهانایانەوە بێن با تووشی شەڕێک نەبن. بەڵێ لە ئەگەری بڵین لەو حاڵەتەیە ئەگەر بڵین ئەمریکا هێرش بکاتە سەر ئێران ئەو هێرشانە لە چاسەیەگا بێ بەو شێوازەی کە خۆت وتێ تەنیا بڵین چەند مۆڵگەیەکە گرێتە جێگایان مەبەستی ڕووخاندنە بێ شەڕێکی ناوچەیی ئەبێ بە کورتیەکەی یان شەڕێکی چەند ڕۆژە و تەنیا نمایشیە بێ چونکە ئێرانیش لەلایەکەوە کۆمەڵی پرۆکسی هەیە هەروەک بەڕێزیش لە قسە باسەکان تا باست کرد لە ناوچەکە وەکو هێزەکانی حەشتی شعبی و گروپە ئیسلامیەکانی کە لە منتیقەکە ساڵەهای ساڵە بەخێویانەکە وتوێتی کە من بەڕەوایە زانم لە هەر حاڵەتێکی ئاوایە هێرش بکەمە سەر بنکەکانی ئەمریکا لە ناوچەکانە لە هەر جێگایەکە بێ بە مافی خۆی زانێ تۆ پێ دوایە شەڕەکە ئەبێتە شەڕێکی ناوچەیە گەورە بەڕێی من کە باسم کرد من بازانمە ئەزانی ئەو شەڕە کلاسیکانە ناکرێت ئیمڕۆ ئەوەی کە لە 1991 بەرامبەر بە عێراق کرا یا ئەوەی کە بەرامبەر بە ئەفغانستان بە هێزی ئەسکەریە و چوونە ناوڵات ئەم جارە بەڕێی من شەڕەکە شەڕێکی تەکنۆلۆژیە و سنوورداریشە بەڵام خۆمان نەزانین چوونە ناو شەڕ زۆر ئاسانە بەڵام کە چویتە ناوی هاتنە دەرەوەکەت بەدەست خۆت نییە چوونە ناوی بەدەست خۆتە بەڵام هاتنە دەرەوەکە بەدەست خۆت نییە ئەو یەک مەوزوع زۆر مهمە بەڕێی من ئەمڕۆ لە دنیا زۆر ئۆپۆزیسیۆن ڕاست باسی ئەوواکەن کە ئەو شەڕە حکوومەت ئەڕۆخێنێت ئەوە بەڕێی من هیچ شەڕێ حکوومەت ناڕۆخێنێ بەو نەوعیکە ئێمە ئەبینین حکوومەت ڕۆخاننی لە ئەنقلابە ئەکرێت بەڵام لە هەموو شەڕێکە دوای ماوەیەک دانوستانە و ئەو دانوستانانەیە کە ئێبڕێتەوە من پێم وایە لە ئەگەری شەڕ وەز لە ئێرانە زۆر ئاڵوگۆڕ پیاکات یەکێک لە ئاڵوگۆڕە مهمەکان ئەوەیە فەزای ئێران کۆمەلگای ئێران ئەبێ بە فەزایی کە هەر دەنگۆیەک هەر ئەعترازێک ئەبێ بە کۆنتترۆلی ئەسکەری کۆنتترۆلی سەربازی ئەعترازات بە ناوی خەیانەت بە وڵات ناوە برگێت ئەعترازات و ئەوانە بە ناوی دفاع لە میهەن و بەرحاڵ ئەم فەزای سیاسیە لە ئێران ئەبێتە تحتە شعاعی ئەو شەڕە و لە هەمان کاتا لەوەی خراپتر و من پێم وایە ئێستا ئێران لە ئەزمەی اقتصادیە هەیە ئەو ئەزمە زیاتر ئەکات خەڵک فەقیرترە بن برسیتر بێکاری خەدەماتی گشتی لە وڵات لەواقع نامێنێت دوای ئەوە مەسلەی ئاوە نەبوونی بەرقا نەبوونی ئیمکاناتی بیمارستانە هەمووی ئەوانە لە ئەگەری شەڕێکە لە جامعە ڕوئەدات و لەوە خراپتر کۆچی ملیۆنها ئینسان لە ڕاکردن لە شەڕ و خۆپاراستن هەمووی ئەوانە ڕوئەدات بەڵام لە پاڵ ئەوەیشە ئێمە ئەزانین لە وەزعێکی ئاوا ڕاستە ئەوانە بەڵام ئێمە هێزی خەڵکیشمان بینی ئێمە لە دەیمانی ئەمساڵ هێزی خەڵکمان بینی کە بە ملیۆن ڕژانە خیابانەکان لە شارەکان لە هەموو ئێران بە گشتی بەرامبەر بۆ حکوومەتە هەستانەوە قەتعەنەوان بێدەنگ نابن قەتعەن مبارزە و شۆڕش و هەموو ئەوانە لە لایکەوە جمهوری ئیسلامی لە ئەگەری شەڕێکی وە ئەیەوێت فەزا بگرێتە دەستخۆیە و کۆنتترۆلی کات بەڵام قەتعەن ڕۆخاندنی هێزەکانی خۆی بەشێ لەو هێزانە دوورەکەونەوە لە هەمان کاتە هێزێکی لە بنەهاتووی 89 ملیۆنی لە ئێرانە بەرامبەر بەو ڕژیمە قەتعەن قبولی ناکەن کە ئەکرێت ئەوانە فاکتۆرهایەک بێت کە بتوانێت لە ئەگەری شەڕە هەتکلا
کاری بۆ بکەن. بەڵێ هاوڕێ فەرشید ویستم لە بەڕێزتەوە پرسم هێرشی ئەمریکا بۆ سەر ئێران بەمبەستی لاوازکردنی کۆماری ئیسلامیە بێت یان ڕوخانی و دەسەڵاتەوە بەڕێزت جواب بداوە کە بۆ ڕوخاندنی ئەو دەسەڵاتە نابێت بەڵام چه حاڵەتێک مەسەلەن دێتە پێشەوە لە گەری ئەو لێدانە ئەو لاوازیە دروستە بێ کە پەشێویەک لە ناو خودی و دەسەڵاتە دروست بێ بۆ گۆڕانکاریەکی بنەڕەتی یان هەر بڵین لایەن خودی ئەمریکاوە کە بەردەوام زانین کەسێ بە ناوی کوڕیشاوە گەورە کراوە لە ناو میدیاکانە کە هیچ پێشینەیەکی نییە لە ناو ئێرانە قسە باسیەوە هەیە کە مەسەلەن ئەم کەسە بکرێتە کەسێک لە ئێرانە دیار بێ ئێوە ئەم حاڵەتە بۆ جۆرە بینن بەڕێی من فاکتۆری کوڕیشا نە لە خۆی لە بەرنامەی ئەمریکادایە نە خەڵکی ئێرانیش ئەویان نەوێ سیستمێک کە جارێ ڕۆخا و خۆی لە تقریبەن 6 ساڵ حکوومەتی پەهلەوی کوڕ و باوک نیشانیدا ئەو حاکمیەتە لە ئێرانە مەقبوڵیەتی نییە قەتعەن ئەمریکایش ئەوە ڕەچاوە کات بەڵام یەکشت زۆر مهمە ئەویش ئەوەیە کە تەنها ئەوە نییە کە ئەمریکای بڕێتەوە هێزی خەڵکی ئێران بە گشتی دەخاڵەتیان هەیە ئێمە من نمونێ دەیمایم هێناوە من وازانمە ئەمریکا خۆی زۆر ئاسان قەناعەتەکە بەوەی کە سازشێک بە جمهوری ئیسلامی بکات بەڵام دەموچاوەکانی حکوومەت بگۆڕدێ دەموچاوەکانی کە ئەمڕۆ هەان لەسەر تلویزیون و حکوومەتەکەن و ناسراون ئەو تەکنۆکراتانەی کە لە پشتی دەستگاگەری حاکمیەتەوە کارەکەن کەیفێ لەوانە بێنێتە سەرکار لەواقع بە کورتی بیکا بە متیعی خۆی یا بە قەوڵی خۆیان حاکمیەتێکی نۆرماڵ لە زاویەی ئەوانەوە من پێم وایە لەو کاتە لە هەتک ئەگەرا چە ئەگەری شەڕ بێت و چە ئەگەری دانوستان و سازشێک بێت لە هەتک لایە بە زەرەری جمهوری ئیسلامیە جمهوری ئیسلامی ناتوانێت بەم شێوەوە ئیستا خەریکە حکوومەتەکات حکوومەت ناتوانێت بکات لاوازە بێت و لەواقع درگایگە کردێتەوە بۆ خەڵک داواکاریەکانی خەڵک بۆ خاستەکانی مردم و بەهەرحاڵ قسەی من ئەوەیە کە کوڕیشا ڕاستە هێندێ لە مێدیاکان زۆر گەورەی ئەکەنەوە بەڵام ئەوە حقیقەت هەمومان نەزانین لە خۆپیشاندانەکانە هەر لە 96 و 98 و 1401 و 1404ش نەتەنها کوڕیشا لە هیچ کوێنێکە تەرەفداری وای نییە بەڵکە مەقبوڵیەتی ئیمپریالیستیشی نییە بۆیە من پێم وایە ئەو ئەگەرێکی زۆر زۆر زەعیفە وەک دوا پرسیاری خۆم ئەمەوێ ئەوە لە بەڕێزت بپرسم لە ئەگەری هێرشی سەربازی ئەمریکا کە ئێمە وای بینن ئەم بارودۆخە شەڕێک دەخوازێ شەڕێکی نظامی دەخوازێت دۆخی کوردستان لەو حاڵەتە چۆنە بێ و ئەرکی لایەنە چەپ و سوسیالیستەکان بە تایبەت بە کۆمەڵەشەوە لە ئاوا دۆخێکە ئەبێ چۆن بێ و چه هەڵوێستێکی هەبێ بەڕێی من ئەو پرسیارێکی زۆر گرنگە بڵێ گرنگەکەی ئەوە ها لەوەیە ئێمە پێشەوە ئەوە تایبەتمەندیەکانی کوردستان ئەبێ بناسیین کوردستان بە مێژووی 47 ساڵی ڕابردووە کۆمەلگایکە کە ئەتوانین لە زۆر بە قاتعیەتەوە بڵین زۆر لاپەڕێ گەشاوەی هەیە لە ڕژ دژایەتی بەرامبەر بە جمهوری ئیسلامی کوردستان لەو تاریخە پڕمێژووی خۆیان ئەعتسابات عمومی زۆر
دەستکەوتهایەکی تر کە هەمووی ئەوانە وەکو ئەزمون لە مبارزە لە شۆڕشە بەکاری هێناوە. کوردستان لە حقیقەتە خەڵکی کوردستان خەڵکێکی سیاسی بەو مەعنا سیاست بۆ ئەوان لە ڕۆژانەیە لە ژیانی ڕۆژانەیە سیاست شتێ نییە ئەمڕۆ بیکە و بەیانی بژدەی تروازی لێنم تا ماوەیەکی تر مەسەڵەن خەڵکێکی سیاسین خەڵکێکی مەدەنین بەو مەعنا ڕێکخراوە مەدەنیەکان لە کوردستانە لە هەموو کاتێکە مهمترین بەشی شۆڕش و دژایەتی بەرامبەر بەو حاکمیەتە بووە. ئێمە ئەزانین لە هەر مەقتەعێکە لە کوردستان ئەگەر شتێک اتفاقی کەوتوێت لە کوردستان ڕێکخراوە مەدەنیەکانی بۆ ساز کراوە بەڵ هەوێستی ڕژیم کراوە سیاسەتەکانیان بەرپەش داوەتەوە. لە هەمان کاتە کوردستان خەڵکێکی وشیار بۆ مەعنا ئەزانن چی ئەکەن چیان ئەوێ لەکوێ بڕنە پێشەوە لەکوێ بێستن لەکوێ پاشەکشێ بکەن بۆ هەنگاوی دواتر بەرەو پێش. بۆیە پەیوەندێک لە بینی کوردستان خەڵکی کوردستان لەگەڵ بیر و بۆچوونی چەپ زۆر پتەوە. ئەمە سابقەی مێژووی هەیە کۆمەڵی یەکێک لەو یا ئەتوانم بێژم ئەسڵی ترین هێز بووە لە مێژووی کوردستانە توانی چەپ کا بە کۆمەڵایەتی چەپ و ڕێکخراو ئیتر نەماوە بەڵکە چووە ناو ژیان و کاری ڕۆژانەی چینی تەبەقەی کرێکار زەحمەتکێشانی شار و لادێ ژنان خوێندکاران و هەموو توێژەکانی کۆمەلگا. بۆیە تایبەتمەندی کوردستان زۆر مهمە. بەڵام چەپ بە معنای ئەوەی کە ئەگەر گەرەکیە ئەگەر ئەوێت من لە قاڵبێکی گەورەتر ئەگەر لە ئێرانە باسی چەپ بکەم چەپ کێشەی بەربڵاوی هەیە بە کوردستانیشەوە. ئەو پرژوو بڵاویە کە لە چەپا هەیە نەتیجەی مبارزاتێکی چەند ساڵە بووە کە ئەعتمادی سیاسی هێزەکان لە بین چووە. چەپ ئەگەر ئەیەوێ دەور ببینێت ئەگەر ئەیەوێت لە شۆڕشی داهاتووە نەتەنها لە کوردستان بەڵکە لە هەموو ئێرانە ئەگەر ئەیەوێت دەور ببینێت ئەبێ بتوانێت بەرەیکی وەسێع و گەورەی چەپ دروستکات. معنای واقعیەکەی ئەوەیە هەتا ئیستا زۆر جار ئێمە شاید بووین هەر لە دەهەی 60ەوە 1360ەکانەوە هەوڵ دراوە هەتا ئەمڕۆ هێشتا ئەو چەپە نەیتوانیوە بە دەلایلی زۆر ناڕەوا نەیانتوانیگە خۆی ڕێک بقڕێت بە کوردستانیشەوە. ێزە چەپە بوو لەسەر مبارزاتی تئۆریک ئیدئۆلۆژی وردە لە ئەم وردە لە ئەو. ئەمڕۆ ئێمە لە مەقتەعێکین بە بڕوای من چەپ ئەتوانێت ئستقلالی نەزەری خۆی هەموو حەزبەکان هەموو ڕێکخراوەکان حەز بکات بەڵام ئەکرێت بۆ جوابدانەوە بە شۆڕشی چینی کرێکات بە شۆڕشی ژنان جوابدانەوە بە دەخاڵەتی خارجی بەرامبەر بە شەڕ بەرامبەر بە مەسئلەی ملی و نەتەوەکان وەکو کورد وەکو بەلوچ وەکو نەتەوەکانی تر ئەتوانێت گفتمانێکی یەکی هەبێ پێکەوە. ئەگەر لەم بوارە نەتوانن بەو قەناعەتە بگەن کە ئێمە بەرەی چەپ بەگشتی ئەگەر اختلافاتی نەزەریمان هەیە ئەم اختلافە نەزەریە نابێ بە باعیس ئەوەکە ئێمە نەتوانین بە گفتمانێکی سیاسی عمومی لەو جنبشە چەپا کار بکەین پێکەوە. هەروەها کەوتم من کارم بەسەر مبارزە ئیدئۆلۆژیکی تئۆری هیچ حزبێکەوە نییە بەڵام هەڵوێست بەرامبەر بە مداخڵەی خارجی لە وڵاتە یەک هەڵوێست بەرامبەر بە چینی کرێکار و شۆڕشی کرێکاری یەک هەڵوێست
بەرامبەر بە ژنان خاستی ژنان و بەرابەری جنسیەتی هەڵوێستێک بەرامبەر بە نەتەوەکان یەک هەڵوێست ئەمانە هەموو بوارێکن تەنانەت لە باری تەبلێغیشەوە لە باری ڕەسانەیەوە چەپ ئەتوانێت گفتمانێک ئەتوانێت ڕەسانەیەکە لە گۆڕە کۆمەڵایەتیەکانی یەکسانە پێکەوە بە بڕوای من زۆر بە قاتعانە لەم بەرنامەوەیژم بۆ مێژوو ئەگەر چەپ نەتوانێ هەنگاو هەڵبگرێ لە ناو شۆڕشێک کە ڕاست ئێواتە بەرەوەی توێتەوە و ئەتوانێت وەکو ئۆپۆزیسیۆن لە داهاتووی شاهەر کار بکات بەڵام ئەمڕۆ کاتی ئەوەیە دوور بکەبینەوە لە بێئەتمادی سیاسی ئەو خاڵانەی کە باسم کرد هەمووی ئەتوانێت جێگەی کار بێت و لە کوردستانە بە تایبەت زۆر بە ئاسانی ئەوانە ئەتوانێت بڕواتە پێش و بێت بە ئەزمون و بێت بە دەرسێک بۆ بەقیەی ئێرانیش کە ئەتوانین لەو بوارانە پێکەوە متحد یەک بە یەک گفتمانی عمومی ئەتوانین کار بکەین من بۆیە تاکی دەکەم ئەبێ لە سکتاریسمی حزبایەتی دەربین ئەگەر منفعەتی جنبش لە بەرچاوەکەیت منفعەتی جنبش زۆر بەربڵاوترە لەوەی کە حزبێک یا ڕێکخراوێک گەرەکی بێ بەرژەوەندی بەس حزبەکەی و ڕێکخراوەکەی خۆی لە بەرچاو بگرێت بۆیە ئەهمیەتی هەیە ئیمڕۆ بیر بکەنەوە لەوەی کە بەرەیکی بە معنای واقعیەکەی لەو بوارانە هەڵوێستهای یەکسان یا وەکو یەک بەرامبەر بەو شتانە کە وەکو نمونە باسم کرد ئەتوانێت بمان بێت ئەگەر ئەوە نەکەین بەڕێی نە لە کوردستان و نە لە بەخیە ئێرانە چەپ ناتوانێت گوێ بە ئەهرۆمێکی تەسیر گوزار لە داهاتووی ئێرانە. بەڵێ هاوڕێ فەرشید منیش هەر لەسەر قسەکانی بەڕێزت بەڕاستی تاکی دەکەمەوە لەسەر پێویستی یەک ڕێزی هێزە چەپەکان نازانم بەڕێزت ئاگادار بی من لەم ڕۆژانەی پێشوە قسە و باسی کەسێک لەلایەنێکی ناسیۆنالیستی گوێم لێ بوو کە قسە و باسێکی ئەوەیە کرد کە گوایە ئێمە دژی هەموو هێزە سۆسیالیست و چەپ و کۆمونیستەکانین و بە دیکتاتۆر ناویانە بە کە ئەمە بەڕاستی قسە و باسێکی ناخۆشە یعنی کە من گوێم لێ بوو و زۆر تاسیریش هەبوو لەسەرم بەوەی کە هێزە چەپەکان ئێستا لە ناوەندی دیالۆگە هاوپەیمانن بێگوێدانە ئەو بەشێک لەو فکریەتەی خۆیان بۆ یەکگرتوویەکی پێویست کە شرایەتەکە واخواستوێتیەوەمانە بەڵام قسە باسی بەشێک لە ئەتوانم بەڵێم گروپانی ناسیۆنالیستی و نەتەوەیی بۆ جۆرەیە کە پێم وایە ئەو جۆرە باسانە هەر ئەوەی لێکەوێتەوە کە بەڕێزە باست لێکرد بۆیە منیش تاکی دەکەمەوە لەسەر یەکگرتووی بەتایبەت هێزە چەپ و ئازادی خواز و سۆسیالیستەکان قسە باسێکی تایبەتم نەماوە هاوڕێ فەرشید ئەگەر پەیامێ قسەیەکی تایبەتت هەبێت لە کۆتاییدا ئەتوانین لە چەند دقەیەکە بفەرموویت کاتێن بە ئێوە. من تاکیدێکتر ئەکەمە لەسەر ئەوە ئەو بەرەی ڕاست بەهێزبوونی چەپ بە خەتەر بۆ خۆی زانێ بێگومان ئەبێ دژایەتی بکات ئەبێ وا بڵێت ئێمەی چەپ کە نقطەی مشتەرەکی هەمومان نان کار ئازادی ئەم شعارێکی پڕ بە پێستە ئەگەر هەر کام لە وشانە تەفسیری کەیت و تەرجمەی کەیت و معنی بێ پێ بە معنای خاصی کەلیمەکەی خۆی نان ڕفاه تێنێت کاری بەرهەمهێنار تێنێت کە کۆمەلگا بەکاری بێ ئیسفادەی لێکات ئازادی بەو معنایە لەژێر یۆغی ئیستثمار تێتە دەر هەموو ئەمانە خەتەرێکە بۆ ناسیۆنالیستێک بۆ بەرەی ڕاستێک کە پێی وایە کۆمەلگا ئەگەر وای پێهات ئەو مەقبولیەتی نامێنێ دیتر ئەو ئیستثماری بۆ ناکرێت ئەو ناتوانێ لە نانی سفرەی خەڵکی هەژار هەڵگرێت
ئەو ناتوانێت بەر بە ئازادیەکان بگرێت ئازادی هەیە کە حەقی حاشا هەڵنەگری هەر ئینسانێکە بۆیە ئەوە زۆرینە بەڵام تاکیدێ دووارە ئەکەمەوە لەسەر ئەوە بە نەزەر من ئەوزاع ماتڵ ئێمە نابێت ئەگەر چەپ لەمڕۆ نەتوانێت لەو پەرژوو بڵاویەت دەربێت چەپ لە شۆڕشی داهاتوویشان ناتوانێت ئەو جێگە و پێگەیە بێت کە شیاوی بیر و بۆچوون و بەرنامە و پرۆگرامەکەیەتی بۆیە هەوڵدان بوو بەرەیکی چەپ چە لە سەتحی کوردستان چە لە سەتحی هەموو ئێران زەرورەتێکی حاشا هەڵنەگرە هیوادارم هەموو لایەنە چەپەکان چە بە ڕێکخراو چە بە تاک بتوانن بیر لەوە بکەنەوە کە داهاتووی چەپە لە ئێرانە بە پێ هەر ئەو داواکاریانە کە ئێمە لەسەر شەقامەکان بیستومانە و بینیمانە خەڵکشون ڕەفاه هەگەڕێت ئاسایش هەگەڕێت ژیانێکی شیاوی ئینسان هەگەڕێت چۆن ئازادیە گەڕێت بەرابری جنسیەتی ژن و پیاگ لە هەموو بوارێکە هەمووی ئەگەڕێتەوە بۆ بیر و بچوونی چەپ لەوە ئەولاتر تەمی نەتەوایەتی کە ساڵها مێژووکی یەکجار کۆنی هەیە یەکێک لەو بربەستانەیە ئەویش هەر چەپ ئەتوانێ خاتمەی پێبێنێ بە نەمانی هەموو چەوسانەوەی چەوتانەی نەتەوایەتیش هەر بەو جۆرە سپاس بۆ ممنون سپاس هاوڕێ فەرشیدیان بۆ بەشداربوون لەم بەنامەوە بۆ تەواوی قسە و باسەکان و ڕوونکردنەوەکانت کە بۆی مەتخستە ڕوو زۆر سپاس سپاس بۆ ئێوەی ماندوونە بن سپاس بۆ هەموو هاوکارانی تلویزیونی کۆمەڵە هەر بژین زۆر سپاس کاتێکی خۆش بۆیەوە زۆر سپاس بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست بەنامەی ڕامانی ئەم هەفتەشمان پێشکەشکردن تاوەکو بەنامەیەکی تر کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان